ڕێز و خۆشەویستی سەر لە نوێ قەشمەری خانشکە بە دادگا کە هەرچی هەموو خەڵکی کوردستان ینی بەجددی ئینسان هێڵنجی بە دادگا دێت بە یاسا دێت کاچی من ینی نەبووە ئەتو میزاز بتگیری برێڵە بڕۆ بیگیرە بڕۆ ئەمر قەبزیلۆ دەرکە و چ قەشمەری خانەکە زە سپەش دەڕێ پیلان معامەرە لەسەر کورتەیە تۆ ینی کێشەی کورت لە ڕۆژ باشوش بڕوا بکە بەهۆی ئەو هەموو پێشکاری و قەشمەری خانەی دادگا کە دوایینی زیندانیانی بادینان بوو چی لە کابینەکەی مەسرۆری کرد هەیبەتی نەهێشت کاکە لاقاتی نێودەوڵەتی نەهێشت سووک و ڕسوای کرد کەتی قەت ئەوە نابی بە تایبەتی پارتی دیارە لە دەڤەری سەوزیش ئەو مەحزەلە هەیە بەڵام بەو قەبارە نییە ئەگەنا بەس لە تیرۆری شەید کاوە گەرمیانی لە دەیان تیرۆری تر دەیان نهێنی و هەوڵی تیرۆری تر هەمووی بۆ قەشمەری خانە هی نمونەک نییە ئینسان ئێستا سبەی شانازی پێوە بکە کاکە وەڵا ئێمە لە سەردەمی بەعز بووین بەعز بە هەموو جەبەروتی بە هەموو ئەوەی خۆی تەدەخولی لە مەحاکم نەدەکرد بە تایبەتی مەحاکمی ئەوەی مەدەنی ئەوانە لە ئەلف لۆیای تەدەخل دەکەن یاسایەک پەیدا بووە لە کوردستان کە یاسای دارستانە حزب بڕیار دەدا بە کەیف خۆیە تو تاوانباریان نا دوای ئەوە خێڵ دوای ئەوە علاقاتی کۆمەڵایەتی و سیاسی ئەوانە بڕوا بکەن وێران بوویمە ئەمن یەک لەوانە ئەرز و ئاسمان پەیوەندیت پێ دەکە خەمەشلۆی خۆی خەمەخوا ئەو مشکلەمانەیە لەبەر ئەوی دادگایەک نییە چێشەی خەڵک چارەسەر بکە لێرە دادگایە خەڵک پەنال و دادگا دەباتن هیچ مشکلە نییە بەس کە تو دادگات نەبی چی لێ دەکەی ینی کوچ چادە بۆی ئەو کوشتانە ڕوودەداتن ئەو هەموو کوشتن ئەوەیە لە ئەنجامی ئەوەیە بەڕێزان وەرە سیر بکەن لە 2005 یەکێک لەو حاڵەتە قێزەوە نانێ ڕووی دەسە دوو بابەت پۆست کەمالی سێد خادر نووسی 30 ساڵیان حکومدا 30 ساڵ هەر بە میزاج بە پێی چ مادەیەک هەیە و کەسێک دوای ئەوە نەچیر چوو دەری نابەبێ حاکم ئیسماعیل کە ئەو بڕیارەی دەرکرد و حاکم ئیسماعیلەکەیە یەکێک لە حاکمە هەرە ساختەکانە تکات تەلەفۆنەکەیم بۆ بنێرن ئەوی دەزانی من نازانم سەنای بابیش چیە بە جددی بەس حاکم ئیسماعیلە بوو حاکمێکی زۆر بێشەڕەف بوو ئەوە نەوەی نەوەکان دەبی تفونەعلەتی بەبەر نەوەکانشی دەکەوێتن لەبەر ئەوی یعنی چرەکەی دەورش زۆر تەسەوەرکەی بە تەلەفۆن لەگە ئاسایش ئەوەی کردیە مەلەفیان لە خوندی تۆ ئەمری ئەدامی دەرکردیە سزای لەسێ ئەوە موعەبەدی دەرکردیە من چەندین زیندانی لە ئەوەکە وتی بە تەلەفۆن ئەمان حکوم دەکرد کورە حاکمەشکان هەبوازەم حاکم حوسێن بوو شتەشی وا بوو لە ئاسایش بەقایشی لە خەڵکی دەدا ئەو مەحزەلەیە چ مەحزەلەیەکە بەقایش بە بۆ کەس و شەق و شاب دەکەتە سەر خەڵک مەشهورە لە دوای سویەکی ئاب ئەوەی کردیە کەوت وەرەیان کە تیرۆری سەردەش عوسمان بێنەوە بەرچاوی خۆتان کابرا فیتەرێک بوو تەنسیقی نەکرد لەگە دەوائری ئەمن بیزۆربە لە تیرۆری شەی سەردەش ژۆرە بوو هینایانە سەد تەلەڤیزیۆنی تیا سەردەش تیرۆریستە و لەگەرەوەیە یعنی بڕۆنە سە لێ پرسناوی شامە بەریشی نادەنا فیتەری پێ دەکەن لەناو ئاسایش دەیان لەو نمونانە هەیە تا دەگاتە کۆسە ڕسووری کردە تیرۆریست 95 ساڵ مەسعود بارزانی کردە جێگیری خۆی نەو شیروان مستەفای کردە تیرۆریست دوای چەپکە گوڵی لە بۆ نار چەپکە گوڵیان لە بۆ سەگۆڕەکەی نردوو نێچیر نردی خۆ نێچیر بەخۆی نەچوو بە ئەمری ئەوەیە بوو یعنی هەرچی عەزیان بکری ئەو کەسەچانە ژۆرێ پەستە فەقیرە تا مرد لە ژۆرێ لەوەی 95 کۆسە ڕسوورە و تەقینەوەی زاخۆ نازانم ئێستاش یاد هەم بارزانی ئەمر قەبزیلو دەرەسە چێ لەبەر ئەوی ویستی لیستێک دروستکە لە ویستی ئەوە بیست یعنی حکوومەتی هەرێم کێشەی کورد لەسەر ئەو قەشمەری خانە ناوەندە جیهانیەکان سووک و ڕسواکرا هەیبەتی نما ئەو هەموو پاشەکشە ئەوە گوتە بێژەکەی حکومە دەرێ کابینێ خۆ کورە بە چ خۆڕاگیری بەوەی کە معاشەکەت پێ نادرێت بەوەی کە ئاوەکەت پێ نادرێت بەوەی کە بەسەی کەلمای سۆمال لەو ڕۆژانە باسکرا سۆمال قەرزی نمایە ئاو کارەبای 24 سەعاتان داوە شێن ئەوە دەتوانانی برێ کابینەی خۆڕاگیری ئەتو هیچ نییە هیچ معاش لە بەغدایە دێ ئەو کارەبات نییە 30 ملیار قەرزاری داگیرکردنەوەی خاکە دێ کابینەی خۆڕاگیری
بەرحاڵ ئاوڕێیان ئەوەی مادەم بارزانیش درێژەی و قەشمەری خانەی گەمەیەکی سیاسیە کە بە دادگا دەکرێت یعنی ئێستا سبەی مەسعود بارزانی مەلەفەشی ئێستا دروست بکرێت بەس سەر ئەو قەشبەری خانانە بڕوا بکەن لە کتابەکانی عەزیز نەسیم بەهێزتر دەبی. کاتێکی خۆش.